بە ئامانجی کەمکردنەوەی ڕێژەی هەڵوەشانەوەی خێزان و پێدانی هۆشیاری بەو گەنجانەی دەستنە نێو پرۆسەی هاوسەرگیریەوە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان پرۆژە یاسایەکی لە بواری گەشەپێدانی خێزان پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان کرد. پژیری ئەو پرۆژە یاسایە دەکەم هیوادارم ئەم پرۆژەیە لە بەرلەمانە دەنج لەسەر بدرێ و پیادەش بکرێ. سەبارەت بە گرنگی پرۆژە یاساکە مامۆستایەکی زانکۆ دەڵێت هاوسەرگیری قۆناغێکی گرنگ و هەستیارە بۆیە پێویستە ئەو دوو تاکەی دەستنێ ئەو پرۆسەیەوە بە تەواوەتی ئامادە بکرێن لە ڕووی تێگەیشتن لە ژیانی هاوبەش و چۆنیەتی تێپەڕاندنی کێشەکان. زۆر گرنگە ئەم خولە وەکە بەس پێویستە کەسانی شارەزا بتوانە خولەکە پێویستە بەڕاستی شوێن و جێگا و ماوەکەی دیاری بکرێ وەو کەسانی وانەوە دەرێنەوە شوێن بتوانە بن شارەزا بن خاوەن ئەزمون بن وە باسی ئەو شتانە بکەن کە بە کەلک دێ بۆ پێش کردارەکە و لە کاتی هاوسەرگیری و لە دوای هاوسەرگیری هەر سێ کردار گرنگە بۆیە ئەو تاکە هەردوو تاکە دەبی ئامادە بکرێن لە کاتی ناخۆشت چۆن بەگەی ناخۆشەکان بگرن و لە کاتی خۆشەکانت چۆن تام و چێژ لە خۆشی وەرگرن. لە پرۆژە یاساکەدا داواکراوە دامەزراوەیەکی تایبەت و ژمارەیەک لە بەڕێوەبەتی ڕاهێنان و دارایی و پلاندانان بکرێتەوە بۆ هاوکاریکردنی ئەو کەسانەی دەستنە نێو پرۆسەی هاوسەرگیریەوە توێژەرێکی کۆمەڵایەتیش هیوادارە ئەو پرۆژە یاسایی پێشکەش بە پەرلەمانی کوردستان کراوە بکرێت بە یاسا و بخرێتە بواری جێبەجێکردن هەروەها شارەزایانی کۆمەڵناسی و دەروونزانی و گەشەپێدانی مرۆیی لە ناوەندەکانی ڕاهێناندا وانە بڵێنەوە. بیرکردنەوە لەم بابەتە بیرکردنەوە لێش لە گرفتە سەرچەکانی ئەمڕۆ کۆمەلگای ئێمەیە چونکە بە پێی هەموو ئامارەکان ڕێژەی جیابوونەوە زۆر ڕووی لە بەرزی کردووە بە بەراورد بە هاوسەرگیری ئەمەش کارەساتیش کۆمەڵایەتی گەورەیە هەم بەسەر داڕمانی کۆمەلگەوە دواتر ئەرک و قوساکی زۆر دەخاتە سەر حکوومەت ئەوانەی کە بیریان لەم پرۆژەیە کردوەوە بکرێتە بەرنامەی کاری پەرلەمان و دەنجی لەسەر بدە بێتە یاسا خەڵکانی پسپۆر و شارەزا لە بواری دەروونزانیە لە بواری کۆمەڵناسیە بواری گەشەپێدانی کۆمەلگایە گەشەپێدانی مرۆییە ئەبێ ئەمانە بێن ئەو خولانە بڵێن. ڕێژەی هەڵوەشانەوەی خێزان لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە بەرزبوونەوە دەکات و چاودێرانی بوارەکەش پێیان وایە هەڵوەشانەوەی خێزان لە هەرێمی کوردستان بووە بە دیاردا کە ئەوەش جێگای مەترسیە فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان بە ئامانجی ڕێگریکردن لەم دیاردەیە و ئامادەکردنی گەنج و لاوان بۆ پرۆسەی هاوسەرگیری پرۆژە یاسایەکی لە بواری گەشەپێدانی خێزانی پێشکەش بە پەرلەمانی کوردستان کردووە. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.